بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، کاتێ ئینسانی مسلمان لە خزمەت قورئانە ئەبێت، لە جوزی عەمە یەکێک لە سوورەتە بچووکەکان کە ئێمە زوو لە خزمەتیە ئەبین، خوای گەورە ئەفەرمێ فەوەیل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون. ئەفەرمێ وەیل بۆ ئەو کەسانەی کە بێئاگان لە نوێژەکانیان، ئەوانەی کەوە ڕیابازی ئەکەن، واتە وەیل بۆ ئەو کەسانەی کەوە ڕیابازی ئەکەن. لە ئاەتێکی ترە ئەفەرمێ فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. هەر کەس ئەوێ بە لقای خوا جل جلاله شاد ببێ، باکردەوەی ساڵحی زۆر جێبەجێکە و هیچ کات شەریک بۆ خوا قەرار نەدا لە ناو عیبادەتەکانیە، کە زانایان ئەفەرمون شەریک قەراردان لە ناو عیبادەتەکانە بریتێ لە ڕیا خوا پەنامان بە. ئاەتێکی تر خوای گەورە ئەفەرمێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بڵێ وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين. فەرمانێکمان پێ نەکراوە تەنها ئەوە نەبێ کە عەبدایەتی خوا جل جلاله بکەین بە ئیخلاسەوە، ڕیامان نەبێ لەبەر خاتی خوا. و پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ إن أخوف ما أخاف عليكم الشرك الأصغر. ئەوەی کە زۆر ئەترسم لە ئێوە لە ئومەتەکەم بریتێ لە شیرکی پەنهان، شیرکی بچووک کە شیرکی پەنهانە لە دڵا کە بریتێ لە ڕیا. لە ڕوایەتێکە هاتووە ئەفەرمێ الشرك الأصغر الرياء. ڕیا بریتێ لە چی معناکەی؟ بریتێ لەوەی ئینسان یانە عیبادەت بۆ غەیری خوا بکە، ڕاستە عیبادەتە شتەکە بۆ خوا ئەکرێ، بەڵام ئەم نیەتێکی تری هەیە بۆ غەیری خوا سەرفی ئەکا، حەز ئەکا کەسێک سەیریکە، کەسێک پێ بڵێ باش، یان جوانترکردنی عیبادەت، واتە هەر عیبادەتەکە ئەکا بەڵام هەوڵ ئەدا جوانتر، ڕێکتر، تەرتیبتر بیکە لەبەر خاتی خەڵک نەک لەبەر خاتی خوا. ئەمە پێی ئەوترێ ڕیبا یا ڕیا. عیسا عەلەیه السەلام قسەیەکی زۆر عەزیمی هەیە لە ڕوایەتێکی بەنو ئیسرائیلیا هاتووە، ئەفەرمێ ئەگەر یەکێک لە ئێوە نوێژی کرد ئیذا صەلى أحدكم فليرخ ستر بابه. هەر کەس نوێژێکی جێبەجێ کرد بە پەردەی دەرگای ماڵەکەی دابخا بۆی کەس نەیبینێ، نەترسێ لەوەی کە ئەگەر لە ژوورەوە کردی ئیتر خەڵک نایبینێت و کەس پێی نازانێ. ئەفەرمێ فإن الله يقسم الثناء كما يقسم الرزق. خوای گەورە چۆن ڕزق بەسەر عەبدەکانە دابەشەکە، کەسێ زۆرتر کەسێ کەمتر. ئەفەرمێ ثەنای خەڵکیش ئاوا دابەشەکە، با نەترسێ لەوەی ئەگەر خەڵک نەیبینێ ئیتر سەنای نەکەن، خەڵک هەر سەنای ئەکەن. لە ئینسان وەکو ئیمامی غەزالی ئەفەرمێ ئیمکانیە لە لاشەولار و شێوازی ڕۆشتن و ئەوانە ڕیا بکە، احتیمال لە جروبەرگ و پۆشاکە، احتیمال لە قسەکردنە، احتیمالە فەخرکە بەوەی کە خەڵک سەردانی ئەکا و هاوڵی زۆر و برادری زۆر و تعزی قەرەباڵخ و ئەوانەش هەندێجار ڕیایەتی ئەکەوێ، ئەوانە جۆرە ڕێی دنیەوین کە ئەکەونە ناو کاروباری ئێمەوە. ئەو کەسانەی کە ڕیا ئەکەن نادیدەی خوا ئەگرن لە کردەوەکانیانە، هەمویان ئەبنە چوار بەش. جۆرێکیان خەتەرترینیانە ئەوەی عیبادەت بە هیچ شێوازە ناکە ئیللا لەبەر خاتی خەڵک ئەیکە. ئەمە سبحان الله عولەما ئەفەرمون ڕەک موشریکە ئەم کەس، چونکە عیبادەت ناکە بە هیچ شێوازێ. بە نمونە مەسەلەن ئەگەر خەڵکی لێ نەبێ یەک نوێژ ناکە، بەڵام خەڵکی لێ بوو نوێژەکە. ئەفەرمون ئەم جۆرە زۆر خەتەرە لە ڕیا بە هیچ شێوازێک ئەم ئینسانە بەهەشت نابینێ، چونکە ئەم کردەوانەی کە کردوویەتی عیبادەتێک کە بۆ خوا ئەکرێ ئەو سەرفی کردو بۆ غەیری خوا. لەو کاتێک کە خەڵک ئاوە وەستاوە لە بەردەم ڕەب العالەمینە نوێژە جێبەجێکە،
ئەم بەو شێوازە وەستاوە لە بەردەم عەبدەکانی خۆیە ئەوە عیبادەتی عەبد ئەکا عیبادەتی خوا ناکە ئەفەرمون جۆری دووهەم ئەوەیە کە عیبادەت ئەکات بەڵام زۆرینەی عیبادەتەکانی لەبەر خاتی خەڵکە کەمێکی بۆ خوایە ئەفەرمون ئەمەش ڕزگاری نابێت زۆرینەی بۆ خەڵکە کەمێکی بۆ خوایە ئەفەرمون ئەم جۆرەش ڕزگاربوونی نییە چکە زۆرینەی کردەوەکانی لەبەر خاتی خەڵکە لەبەر خاتی خوا نییە ئەبێ ئینسان لەبەر خاتی خوا کردەوەکانی جێبەجێ ئەفەرمون نوعی سێهەم هەیە تەساویە چەندێ بۆ خۆیەکە ئەوەنەش بۆ خەڵکیەکە ئەڵێن ئەمە فەرزەکەی لە کۆڵەکەوێ بەڵام ئەجر هیچ ئەجرێکی دەستگیر نابێت چونکە ئەمە شەڕ و خێری وەکو یەک نوعی چوارەمینمان هەیە ئومێدەکەم زۆرینەی خەڵکی ئێمە کە تووشی ڕیا ئەبێ لەم جۆرە بێ کە بەڕاستی ئەمڕۆ ئەم قسەم لە لای ئیمامی غەزالی خوێندەوە دڵم زۆر ئارام بوو کە دەرگایەکی خێرە بۆ نەجات بوون ئەفەرمێ جۆری چوارەم بریتێ لەوەی کە خەڵک ئەبینێ زیاتر عیبادەت ئەکا دڵی جاروبار ئەچێ بۆ لای خەڵک بەڵام کە بیری ئەکەوێتەوە لە بەردەم خۆیان وەستاوە ئەگەڕێتەوە بۆ ناو نوێژەکەی شەرمەندەی ئەیگرێ لە بەردەم خۆیان بەڵام هەندێک جار ڕیا زۆری بۆ ئەهێنێ بەم لایە حەزەکە خەڵک سەیریکە لە شوێنەکە نوێژە بە باشتر ئەکا هەندێک جار نوێژەکەی لەبەر خاتی خوا ئەو جێبەجێ کردووە بەس چاویشی لە خەڵکە ئەڵێ فڵان کەس لێرێ ئەمڕۆ ئێستا ئەزانم من چەند موسڵمانێکی باشترم جا سوبحان الله ئەوە داستانێک هەیە لەسەر مەسەلەی ڕیا کە ئەفەرمێ کابرایەک ڕێ ئەکرد مەشهورە بە شەو نوێژەکەی ئاو کێشە ئەوتان بۆ گەرمەوە چمە سەر دەرسەکان یادم کەوتەوە ئەڵێ کابرایەک شەو نوێژی ئەکرد هاتە سەر بانای قولەی بانەکەیان خەڵکی لە سەر بانە خەوتن بۆی خەبەریان بێتەوە ئەڵێ نوێژی ئەکرد لە ئەوڵەوە الله ئەکبەر ئەوایکی کرد کەس خەبەری نەبوو ئەڵێ دوای بسم الله الرحمن والله کەس هەر خەبەری نەبوو ئەڵێ الحەمد لله رب کەس هەر خەبەری نەبوو ئەڵێ مەجبور چاری نەما ئەڵێ قل هو اللهی بەدەنگی بەرز خوێن ڕکاتی دوێنێ بەدەنگی بەرز خوێن ئەڵێ خەڵک هەر خەبەری نەبوو ئەڵێ نوێژەکەی تەواو کرد زیکری خوێن فائیدەی نەبوو ئەڵێ چوو بۆ مزگەوت پێش هەموو کەس ئەڵێ گۆزەیە ئاو دانرا بوو لەسەر ئاوی ئەخوارد لەوتیان فڵان بەم بەیانە زووە ئەم ئاوە زۆرە چییە ئەڵێ وتی کوورە ئێوە نازانن شەو نوێژەکەی ئاو کێش ئەڵێ ئەخیرەن هەر دەری بڕی هەندێک جار سبحان الله مەسائلی ڕیا نهێنیەکەت ئەشارێتەوە یعنی تەسەوور کە لە زمانی ئیمامی عومەرە کەسێک ئاوە خۆی ئەوە کردبوو ئیمامی عومەر دوڕێیەکی لێ فەرمووی خۆت ڕێکەرەوە دڵ ئەبێ خوشوع بکە لە بەردەم ڕەب العالەمینە ملت هیچ نییە دڵت من لە بەردەمی خەڵکا کەسکەی لە دوایە هیچ نەبێ هیچ نییە ئەم جۆرەی ئەخیریان کە ئەرستانەکەم ئومێدەکەم زۆرینەمان ڕزگارکە ئینسان لەبەر خاتی خوا نوێژەکە دێتە مزگەوتەوە تاعەت جێبەجێ ئەکا هەندێک جار سبحان الله شەیطان زۆری بۆ ئەهێنێ لە شوێنێکە فڵان کەس لێرێ فڵان کەس سەیرم ئەکا جۆرێک لە خەلەلێک دروسە بێ ئیمامی غەزالی ئەفەرمێ فالذي نظنه والعلم عند الله ئەوەی ئێمە کە گومانی پێ ئەبێن اجتهادی تیا ئەکەین علم لای خوایە أنه لا يحبط أصل الثواب ئەم جۆرە لا ڕیا أصلی ثوابی ئینسانە کەم ناکاتەوە ولكنه ينقص منه أو يعاقب على مقدار قصد الرياء ويثاب على مقدار قصد الثواب أفرمي أم جورا لي كم أكريتوا يعني لي كم أكاتوا أم جورا لا أجر ثوابي كم أكاتوا يا هند جار خوي قرأ عقوبة أدا لك سر أو توز الرياء بلام أصلي كردوا كي لا إخوة قبول للراسية إنسان همو إنسانك حزي بمدح هيا همو إنسانك حزي بسير كرني خلق هيا همو إنسانك حزي بباشوتن هيا زور كاد أما تيكل أبي لقل المسألة الرياء قرنق إما عبادة كان ما ساخ كين ولا برخاتي خو أجيب أجيكين هند جار أجر نظر من بولاي خلق شو أميدك من بم فتوى إمام غزالي هيك درجايك خيرة أميدك كرده وكان من هل نوشيته چونك ڕیا لە قاچی مێرول لە شەوە چرپەی پێ مێرول لە شەوە ئاسارەکەی چەندێکە ڕیا ئاوا خەفی و شارەوە نادیارە چونکە کەس نازانێت لە دڵی ئینسانایە حەسەنی بەسری ئەفەرمێ ئەو کەسەی ڕیا ئەکات فێڵ ئەکات خدعە ئەکا خیانەت ئەکا
زۆر خراپە ئەکا ئەڵێ بوو ئەڵێ چونکە خۆی ناخی خراپە ئێ خۆی بە باش پیشان بدە. ئەم قسەی ئیمامی غەزالی دەرگایەکی خەیرە کە ئەگەر ئینسان عەبدایەتەکانی جێبەجێ کرد لە عەبدایەتەکانە هەندێک جار ئەو حاڵەتانەی بۆ دروست بوو سێرکردنی خەڵک نەظەری خەڵک شتێک لە دڵیا دروست بوو ئومێد دەکەم ئینشاءڵڵا ئەسڵی عیبادەتەکەی هەڵنەوەشابێتەوە. بەڵام جوهدێکی کولی ئەبێ بکەین بۆ لابردنی ئەم دا و ئەم نەخۆشیە خەتەرە. دوو جۆر دەوامان هەیە کە ئینسان ڕزگارەکە لە ڕیا لە خزمەتانە باسی ئەەکەم. جۆری یەکەمینیان بریتێ لە دەوایەکی دڵی دڵ. ئینسانی موسڵمان ئەبێت دڵی سەیری خەڵک نەکە، ئەگەر سەیریشی کرد یەکسەر بگەڕێتەوە. بنمونە ئەگەر لە ناو نوێژایە سەیری کرد حەز ئەکا فڵان کەس لێرەیە، یەکسەر لەو کاتە ئەبێت نەظەری ئەوەکە ئەم لە بەرامبەر خوایەکی زۆر عەظیمە وەستاوە، باشە عەبدێک چییە ئەم لا بکاتەوە بۆ لای عەبدێک؟ عەبدێک چی بەدەسە وەکو ئەم وەهایە؟ یەکسەر دڵەکەی ئارام بێتەوە، جۆری ڕیاکە لە ناخا نامێنێ. حتا زیاتر لە خوا تێبگە ڕیای کەمتر ئەبێتەوە، نەزەری بۆ لای خەڵک کەمتر ئەبێتەوە. ئینسان بۆ سەیری خەڵکەکە لەبەر سێشت، یا لەبەرەوەی مەدحیکەن، یا لەبەرەوەی لە زەمیان پارێزراوە بێ، یا ئومێدەکە فائیدەیەک لەوانە بکە لەو خەڵکە. ئەم سێ خاڵە زیاتر نییە. فائیدە لە خەڵک بە هیچ شێوازێ ناکە. ذەم و مەدحیش بەدەست ڕەب العالەمینە. وەڵڵاهی جاری وایە کەسێک سێرەکەی خراپەشەکە ذەمی ناکرێ، خوا ئێرادەی وایە ئەم کەسە زەم نەکرێ. ابن الجوزی قسەیەکی زۆر عەظیمی هەیە، ئەفەرمێ گەڕام زۆر گەڕام دەلیل بۆ وجودی خوا بدۆزمەوە، خوا ئایا هەیە یان نییە؟ ئەفەرمێ زۆر دەلیلم دۆزیەوە، سێرم کرد بەقەدەر لمی سەحرا دەلیل هەیە لەسەر وجودی خوا، بەس ئەڵێ دەلیلێکیانم زۆر بەلاوە عەجایب بوو. ئەویش ئەوە بوو ئەگەر شت زۆر بەنهێنی بکەی لەبەر خاتی خوا، خوا ئیخاتە سەر زمانی خەڵک بەبێ ئاگاداری خۆت. ئەڵێ ئەمە دەلیلێکی زۆر گەورەی لەسەر وجودی خوا. ئەڵێ وەرە تۆ لەبەر خاتی خوا بڕۆ عەبدایەتیە بکە، کەس پێ نەزانە، عیبادەتی سر بڕۆ جێبەجێی کە کاتی ئەزانی خەڵک باسیەک لەسەر زمانی خەڵکە. ئەڵێ وەڵڵاهی ئەگەر خوا وجودی نەبێ ئەم شتە نهێنیە بڵاو نابێتەوە، چوە کەس نییە بڵاوی کاتەوە، زۆر بە نهێنی کرا. ئەڵێ سوبحان الله، خوای گەورە کردەوەکە والی ئەکا خەڵک پێ بزانێت لە فەرمایشتێکە پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر خوا ئێرادەی باشی بە عەبدێک بوو عەسەلەهو. عەسەلەهو معنای چی؟ ئەڵێن لە ئاخری عمریا خوا هەرچی ئەعمالی صالحەیە کەشفیەک خەڵک ئەیبینێ، هەرچی ئەیشارێتەوە خەڵک ئەیبینێ، وای لێ ئەکا شیرینی ئەکا لە بەردەم ئیماندارانە. بۆیە ئینسان ئەم بابەتە قەلبیە زۆر گرنگە. ئینسان بۆچی ڕیا ئەکا؟ لەبەرەوەی دیقەت ئەدا کە یەکێک سەیری ئەکا، کەسێک چاوی لەمە کاتێک کە لەمە تێبگە کە ئەم کەسە هیچی بەدەست نییە، نە مەدەح نە ذەم نە ئیسفادەی ئەخیر، دڵی زۆر ئارام ئەبێتەوە، نەزەری بۆ لای خەڵک وردە وردە نامێنێ، ئیتر هەموو نەزەرەکانی بە کولی لای ڕەب العالەمین ئەبێ. ئەم دەوایە دەوایەکی قەلبیە، چەندێک ئەم معنایە لە دڵا بچەسپێ کە دەسەڵات لە لای عەبد نییە و دەسەڵات لای خوا ڕیاکەمە بێتەوە. دووهەمین بریتیە لە دەوایەکی عەمەلی، ئەویش ئەوەی ئینسانی موسڵمان جهدێکی جەبار کە کردەوەکانی شاراوەکە، زۆر کردەوەکانی بشارێتەوە بە شێوازێکی وا ئەم دەستە بەم دەستەی نەزانێ، ئەم دەستە بەم دەستەی نەزانێ. پیاوچاکانی گەورە ئەم حاڵەتیان زۆر زۆر بووە. محەممەدی کوڕی منکەدیر خێزانی ئەگەڕێتەوە، ئەڵێ زۆر کات هەستم پێ ئەکرد حاڵەتی طەبیعی نییە، ئەڵێ چەندین ساڵ لەگەڵ یابووم، ئەڵێ هەستم نەئەکرد، ئەڵێ تا شەوێک بڕیارمدا متابعی کەم، ئەڵێ سەیرم کرد، متابعەم کرد بە وردی، سەیرەکەم خۆی کرد بە خەوتوو، ئەڵێ منیش خۆم کرد بە خەوتوو. ئەڵێ چەند جارێک سەیری منی کرد و ئەخەوتەوە، سەیری منی ئەکرد و ئەخەوتەوە. ئەڵێ کە زانی بە تاوی من خەوتوم، ئەڵێ سەیرم کرد هەستایەوە چرپەی نەئەکرد، دڵۆپی ئەو بۆی قەترەیەکی نەکەوێتە خوارەوە. ئەڵێ زۆر بە ئەسپایی ئاوەکەی بردە دەرەوە، دەستنوێژی پێگرت و هاتەوە، دەستی کرد بە نوێژکردن. ئەڵێ هەستی کرد خەریکە من خەبەرم ئەبێتەوە، ئەڵێ خۆی کرد بەژێر جیاکەوە، خۆی کردەوە بە خەوتوو، بۆی عەبدایەتەکەی دەرنەکەوێت. ئەڵێ کاتێک کە ئەمەم بینی بەیانی بۆم باس کرد، ئەڵێ فەرمووی بە هیچ شێوازێ ئەم قسەیە لای هیچ کەسێک نەدرکێنی، ئەم نهێنیم تەنها لە بینی خۆم و خوای بمێنێتەوە، بەڵام دیارە خوا ئێرادەیەوە هەیە کە کەشف بێ و کەسێکی تر پێ بزان. بۆیە ئەم جۆرە کردەوە و نهێنیکردنی کردەوەکان دەوایەکی عەمەلیە بۆ ئەو کەسێک کە تووشی ڕیا ئەبێ، خوا بۆ خاتی گەورەی خۆی بمان پارێزێ لە ڕیا.
داوا ئەکەین ئەپارڕینەوە ئەلاڵێنەوە ئەڵێن خوای بۆ خاتی گەورەی خۆت لە گوناهەکانمان ببورە یا ڕەبی خوای گیان ئەگەر لە کردەوەکانمانە نەمانزانیوە تووشی ڕیا بووین یا ڕەبی خوای گیان عەفومان کە پەروەردگارە ئێمە عەبدانێکی زەعیفین هەندێک جار چاوەکانمان سەیری بەندەکانی تۆ ئەکا خوای تۆ بە گەورەی خۆت عیبادەتە کورسوکاڵەکانمان لێ قبوڵ کە دڵەکانمان ساغ کەرەوە بۆ خۆت هیممەتمان بەرز کە بۆ خواناسیمان یا رب العالمین خوای گیان بەزەی خۆت بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە لە گوناهەکانمان خۆش بە یا رب العالمین گوناهی لەمە و پێش لەمە و دووە هەر هەمووی لێمان خۆش بە یا رب العالمین گوناهی ئاشکرا و پەنهانمان عەفومان کە یا ئیلاهی خوای بۆ خاتی گەورەی خۆت عەفومان کە خوای بۆ خاتی گەورەی خۆت عەفومان کە خوای لە گوناهی دەستمان ببورە لە گوناهی چاومان ببورە لە گوناهی دەم و زمانمان ببورە لە گوناهی گوێکانمان ببورە لە گوناهی قاچەکانمان ببورە لە گوناهی داوێن و عەورەتمان ببورە پەروەردگارە لە گوناهێ بە دڵمانە تێپەڕیوە لێمان ببورە یا رب العالمین يا ربي خوای إخلاصمان في عطاك پنا من بدل الرياء يا أكرم الأكرمين يا ربي خوای جان دل ما ساخ كرو بو خود يا ربي خوای من جرى لو عبدانيك لطاعتك يا الرازي من جرى لو عبدانيك لدل يا الرازي خوای لدل من راضيبه خوای لدل من راضيبه خوای دل من بقينا أسك وهاك خذ لي الراضي يا أكرم الأكرمين يا ربي خوای عاقبة من خيرك لم دنيا درمان مك بإيمان ونبي لم دنيا درمان مك بشهادتمان ونبي يا ربي خويا ذكر وطاعتك من لقبولك عبداتك من لورقرة پروردگار داوال لي اكين بناوي جوانت بصفتي برزت باسم عظم التراويح كان من لقبولك يا ربي خويا جان اما يا رمضان بوتوب رجوب خويا لمن قبولك خويا لمن قبولك تو قوري خود امر رجوان من لقبولك ميدر وبسر معنا يا اكرم الاكرمين خويا تو زور كريم يا رب العالمين خوای جان دعا كان من قبولك يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى